یەکەم کەس کە حیزبەتی هێناوەتە ناو ئیسلام و عەبدوڵڵای کوڕی سەلول بووە. حیزبی منافقینی دروست کرد. حیزبی منافقینی دروست کرد. دواوە عەبدوڵڵای کوڕی سەبەئی یەهودی بوو. یەهودی یەمەن شیعەی دروست کرد. کە شیعە گروپێکی سیاسین و ئیتارێکی سیاسیان هەیە و ئیتارێکی فکری خۆیان هەیە و کۆمەڵێکن هەدەفێکی دیاریکرایشیان هەیە. ئەوە بوو یەکەم ئیشیش کردیان لە ناوبردنی ئیمامی عوثمان بوو. بۆ لەبەرەوەی ئیمامی عوثمان حیزبەتی قبوڵ ناکرد. منافقینیش هەر هەمیان لە ناوبردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەرەوەیش حیزبەتی قبوڵ ناکرد. دوا ئەو عەبدوڵڵای کوڕی وەهبی ڕاسبی بوو کە خەواریجی دروست کرد. حیزبی خەواریجی دروست کرد. ئەوانیش گروپێکی سیاسی بوون. ئەیانوت ئین الحکم إلا لله بە مطلقی بۆشەوە و هەر کەسێکیش بۆشەوە نەبووە بەبێ هیچ تەویل و بەبێ هیچ مەوانیع تەکفیریانە کردویان خستە جەهەنەمەوە بۆی کە ئەگەر کەبیرەیەکیشی بکردایە گوناهێکی بکردایە. دوا ئەویتر گروپەکان و فیرقەکانی کە دروست بوون بە ناوی قادیانیەکان و جەهمیەکان و ئەشعریەکان و مرجئەکان و معتەزیلەکان و غەیری ئەوان کە ئەوانیش هەر زۆر زۆر بوون. لە پێش ئیسلامە ئایا حیزبەتی هەبووە نەبووە؟ هەندێک کەس وازانە لە پێش ئیسلامە حیزبەتی هەبووە لە ناو قوڕیشە. حیزبەتی نەبووە، نیزامی قەبائیل هەبووە. ڕێخستنی هۆزەکان بەپێی عادات و تەقالیدی خۆیان. ئەبەم شێوە ئەکادیمیە دواتر دروست بوو. دواتر دروست بوو، یەهود و نەسارا دروستیان کرد لە دوای ڕێنیسانسەوە. حیزبەکانی ئەمڕۆ سێ جۆرن. جۆری یەکەمیان حیزبە عەلمانی و لیبرالیەکانن لە ئیسلام دەرچوون. لە ئیسلام دەرچوون. ئەوەی پەیڕۆ پرۆگرامیانی قبول بێ و کار بکە بۆ سەرخستنیان و پشتیان بگرێ، ئەوە ئەویش لە ئیسلام دەرچووە لەگەڵیانە. جۆری دووەمیان کۆمەڵێ حیزبن کە لەسەر ئەساسی قەومیەت مسلمانیشن، بەس لەسەر ئەساسی قەومیەت و مەذهبیەت و طریقەت، یعنی نەتەوەپەرستی، مەذهبیەتی یعنی با بڵێن بیر و باوەڕ جیاوازی، و لەسەر طریقەت ئەمانی کە ئەیبینی لە سۆفیەکان، و لەسەر طایفیەت یعنی هۆزی فلان و هۆزی فلان و خیاڵی فلان و خیاڵی فلان، لەسەر ئەمانە خۆیان ڕێخستووە، خۆیان دروست کردووە و بارەگا و بنکی خۆیانیان هەیە و داوا بۆ خۆیانەکەن. بەڵام مسلمانیش. جۆری سێم یعنی ئەمانە وەکو حیزب هەن، ئەمانی پێش و طریقەت و مەذهبیەت و ئەوانە هەن وەکو حیزب، بەڵام ئەو حیزبە ئەکادیمیە نین کە دیموکراسی ئەیەوێ، و ئەو حیزبە نین کە دیموکراسی ئەوان قبوڵە تا وەکو حیزب. ئەوەش هەر مەزمومە، ئەوەش هەر دروست نییە. ئەگەر بێت و ئەو طریقەت و مەذهبیەت و قەومیەت و ئەمانە پێش ئیسلامەکە بخەوێەوەوانش لە ئیسلامەش نەدەرەوە، بەڵام ئەگەر دوای بکەوێ ناش نەدەرەوە، هەر مەزمومە. جۆری سێمیان ئەحزاب ئیسلامیە تەقبل الدیموقراطیە. ئەو حیزبە ئیسلامیانن کە دیموکراتیان قبوڵە. ئەو حیزبە ئیسلامیانن کە دیموکراتیان قبوڵە. هەر هەمویان کەی دروست بوون؟ کاتێ دروست بوون کە دەوڵەتی عوسمانی ڕوخێنرا و ئەمریکا و ئەوروپا و رووسیا توانیان دەست بگرن بەسەر ئەو دەوڵەتە ئیسلامیانە و هەمویان بەش بکەن و هەمویان گروپ بکەن و فێری ئەو کارە قێزەونی خۆیانیان بکەن کە کاری حیزبەتیە. لە دوای ئەوە دروست بوون. لە دوای ئەوە دروست بوون. کەس وا نەزانێ حیزبەتی ئیسلام هێناوێتی. شتی وان نییە. بە هیچ شێوەیە شتی وان نییە. وەکو باسمان کرد حیزبەتی پایەی دیموکراسیە، پایەی ئیسلام نییە. یەکێکە لە هەرە پایە بەرزەکانی دیموکراسی، هەرە پایەتون و تۆڵەکانی دیموکراسی، نەگێکێ بێ لە هەرە پایەتون و تۆڵەکانی ئیسلام. لێتان تێک نەچێ و لێتان تێک نەدەن، چونکە خەڵکێکەیە لێتان تێگەدا.